ئەو دابەیەی کە لەگەڵ خەڵکی قسە دەکات، ئەو دابەیە کە لە ئاخر زەماندا دەردەکەوێت بە پێی بیررووبۆڕە ئیسلامیەکان کە یەکێکە لە نیشانە گەورەکانی ئاخر زەمان ماوەیەک پێش کۆتایی دنیا دەردەکەوێت کە دەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی فەساد و دوورکەوتنەوەی خەڵک لە ڕێگای ڕاست و بردنیان بەرەو ڕێگای چەوت و بڵاوبوونەوەی فیتنە و یاخیبوون لە خوای گەورە، وەکۆوەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە کە خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی نەمل ئایەتی 82: وَإِذَا وَقَعَ الْقَوْلُ عَلَيْهِمْ أَخْرَجْنَا لَهُمْ دَابَّةً مِّنَ الْأَرْضِ تُكَلِّمُهُمْ أَنَّ النَّاسَ كَانُوا بِآيَاتِنَا لَا يُوقِنُونَ. و هەروەها پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم باسی دابەی کردووە و باسی خاسیەتەکانی کردووە و وەکە ئاژەڵێکە لە مەککەوە دەردەکەوێت چەند شتێکی عەجیب و باوەڕپێنەکراو بڵاو دەکاتەوە و خودبە بۆ خەڵکیش ئەدات و لەگەڵ خەڵکیش ڕووی خۆشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەم سێشتە ئەگەر دەرچوو کەواتە کۆتای دنیا بەرپا دەبێت و تۆبەش وەرناگیرێت و قورئانیش بەرز دەبێتەوە و باوەڕهێنانیش سوودی نییە. ئەوانیش ئەمانن: هەڵاتنی خۆر لە خۆر ئاواوە و دەرچوونی مەسیحی دەجال و دابە کە فەرمودەیەکی سەحیحە. تێبینی ئەم سێشتە لە نیشانە هەرە گەورەکانی ئاخر زەمانە کە دوای ئەمە بێگومان ژیان کۆتایی دێت. سیفەتی دابە کە لە ئاخر زەماندا دەردەکەوێت کە لە کتابی قورتوبیەکاندا هەیە، یەکێ لە سیفەتەکانی ئەوەیە کە خۆی بە ناوی نەبی ساڵح دادەنێت عەلەیهی السەلام. لە تەمیمی داری لە بەسەرهاتی مەسیحی دەجالدا باسی دەکا و کەوا جەساسەیە واتە فیتنەیە. عەبدوڵڵای کوڕی عومەر هەر لە کتێبی قورتوبیەدا کە کتێبێکە باسی سەحابەکان دەکات دەڵێت کە جەساسە واتە دابە و گومارێکی ترسناک دەردەکەوێت لە نێو کەعبەدا. کاتێک دەردەکەوێت لە لانێکێک لە قوڕەیشەکانەوە کە کەعبەیان دروست کردووە دەتوانرێت لە نەببرێت. ئەم دەقا لە کتابی شەوکانی باس کراوە. ئەبوو هورێرە ڕەزای خوای لێبێت ئەفەرموێت: دابە بەگشت شێوەیەک دەتوانێت خۆی دەربخات و لە بین هەردوو شاخەکانیدا شاخێکی تری لێیە کە وەک حربەیەکی گەورەی تیژوایە. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت دەگێڕێتەوە کە دابە گیانی تووکنە و ڕیشێکی کورتی هەیە، کلکی نییە و شوێن پێی نییە، چونکە لە کاتی ڕاکردنیدا لە دوای خۆی پێکانی زەویەکە دەکێڵێت. کردەوەکانی دابە: کاتێک دابە لەو شوێنە مبارەکەوە دەردەکەوێت، مرۆڤەکان دەگرێت بە ئیسلام و کافرەوە و دەست دەگرێت بەسەریاندا و بەسەر دین و ئیمانەکەشیاندا. دابە کاتێک پێدەکەنێت بەرەو ڕێی کافرەکان وەکو ئەوەی کە خۆی دەربخات لەگەڵ ئەواندایە. خوای گەورە بۆ کافرەکان لە قورئاندا دەفەرمێت: کاتێک بڕیاری بەرپابوونی قیامەت درا یاخود نزیک بووەوە، زندەوەرێک لە زەوی دەردەهێنین بۆیان کە قسەیان بۆ دەکات کە بەڕاستی زۆربەی خەڵکی باوەڕن بە ئاەت و فەرمانەکانی ئێمە نەبووە. ئەم ئاەتە چەند مانایەکی هەیە. یەکەم، وبەی کوڕە کەعب دەگەڕێتەوە کە دابەدا دەچێت خودبە بۆ خەڵکی دەدات و قسە لەگەڵ خەڵک دەکات بۆ ئەوەی سەرنجیان بۆ خۆی ڕابکێشێت. دووەم، ئیبن عەباس دەگەڕێتەوە دابە بە شێوەیەک دەدا لە خەڵک کە سەر و لوتیان زامدار دەکات، چونکە خۆی دەم و لوتی زۆر گەورە و ناشرینە وەکو چەکیش بەکاری دەهێنێت. هەر کەسێک کەم ڤیدیۆ دەبینێت با زۆر سەڵاوات بدات بە گیانی پێغەمبەرمان و هیواداریش بێت کە ئەو ڕۆژە نەبینێت. آمین. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد.